We have net, nest, nose, and nurse. Also, we have noodles. 1, 2, 3. Surprise! We will take every. Good job! This one. Yes. Yes. And N is for nest. کوشش دەکەین هەموو کات بۆ بەرزی ئاڵای وڵات کوشش دەکەین هەموو کات بۆ بەرزی ئاڵای وڵات بەخۆش و بەخوێنن دەڕۆین بەرەو سەرکەوتن بەخۆش و بەخوێنن دەڕۆین بەرەو سەرکەوتن ئاڵاڵان بەرز و دیارە وەکو قەڵاو منارە ئاڵاڵان بەرز و دیارە رجعنا ولاجي اجتماعنا